من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. بەخشین ئەو دەستگایەکەوە ئێوەی خێرخواز و بەخشندە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ڕۆژانە هاوکاری و کۆمەچی دەنێرن بۆ نووسنگەکانی ئەو دەستگایە. ئەم دەستگایەش دەگەڕێت لە نێوان شار و دێهاتەکانی هەرێمی کوردستان. زۆرترین هەژار و نەدار و منداڵی بێباوک و خاوەن پێداویستی تایبەت ئەدۆزێتەوە، دواتر بە ئێوەی ئەناسێنێ و ژیانی کولەمەرگی و ناڕەحەتی و ناهەمواری چەندین ساڵەیان لە ماوەی چەند مانگێکدا کۆتاییان پێدێت و پێکەنین و خەندە و خۆشەکان دەگەڕێتەوە بۆ خاوەن پێداویستی تایبەت و منداڵی بێباوکەکان. یەکێکیش لەو کارە گەورانەی ئێوەی ئازیز و خۆشەویست بریتێ لە دروستکردنی ئەم خانووە و تەواوی پێداویستی ناوماڵ و هاوکاری و کۆمەچەکانی تری کە بۆ ئەم ماڵەتان گەیاندە دەستی بەخشین و بەخشینیش بەم ئەندازەیە ژیان و گوزەرانی گۆڕین. ئێمە چەند مانگێک بەر لە ئیستا سەردانی کەلارمان کرد، لەوێ بووینە میوانی ئەم ماڵە خاوەن پێداویستی تایبەتە. زۆربەیان خاوەن پێداویستی تایبەتن، لە خانوویەکی زۆر ناهەموار و زۆر ناخۆش ژیانیان بەسەر دەبرد. بەڵام ئەمانەوێت چەند ساتێک لەگەڵمان نابن بە چاوی خۆتان ببینن کاتێک هاوکاری و کۆمەچی خەڵکانێک دەکەن چۆن ژیان و گوزەرانیان دەگۆڕێ و چۆن ناهەمواری و ناخۆشی و ناسۆرەکانی دوێنێیان دەگۆڕێ بەم چەشنە لەگەڵمانە. ئەشای ناماڵ بینیمان ئەشیاکانتان کۆنە، گشتی کوانە، مارەجی نوێنەکانتان ئەرەوەڵە گشتی کوانە، گشتی کوانە ئەرەوەڵە تەمەشا گشتی لە قۆز کریایە و قەلپەنمان هەوی وێرانە و پێخەڵمان هەوی وێرانە و گشتی وێرانە چە بکەم دەستم ناچێت شتێ بستانم ئەڕە ناو ماڵ. کۆنە دەمێکە کڕیوتانە؟ ئەرەوەڵە کۆنە کڕیمان هاوردینەی. ئەشای ناماڵ چیتانە؟ هەر ئەوانەتان هەیە؟ ئەرەوەڵە هەر ئەوەنەمان هەیە. والله هم معرض كوانا ما هيو أي هن مغسلية كو سليقة كو كانتوريا كو كوانتوريا كو هاي يرانا بتشتغلوا كتبيو معرض كو هن بيو تشابك هنديتر أي كنا كوادا صورة نام شو بيشن أواق هاي يرانا معرض كنا هن كوانتوريا على الريخ وادري أستفيد مان
چیتان بۆ بکەین داگەیان وڵا ئەی خانێ ڕەمان خاز بکەن بلان چ گەرەکمانە ڕەمان بکەن و خانەکانمان بۆ خاز بکەن و وە پەنای خۆی گەورەوە. ئێستا ژیانتان چۆنە دایگیان؟ وڵی ئەلحەمدوللا باشین. ئەرە وەڵام ماڵمان هەیە و کەلپەلمان هەیە و چشتمان هەیە و ئەلحەمدوللا ناوماوەمان هەیە و ئەلحەمدوللا و شکر خوا وە زیای بوو. خوا لەلیتان ڕازی بوو یا ڕەبی خوا بەتە پیتان وەڵا باشین ئەلحەمدوللا. ئەرێ وەڵا باشین. ئەی پێشتر چۆن بوو؟ جاران چۆن بوو؟ جاران وەڵەوە کار نەهات گەن بی و میشی بی و ڕهینی بی و حەق ناگەم چۆن بی. تکە ئەکرد و ئاو هاتە حەوت ژوورەوە وڵا دی و ئەلحەمدوللا خاسە و بین باش بین و ئەرە وەڵا دیتر باشە. ئێستا ڕزگارتان بوو لەو ناخۆشیە؟ ئەرە وەڵا ڕزگارمان بی. ئەرە وەڵا نەخۆشمانە وەستایە خوا و پێغەمبەرەوە ئەلحەمدوللا و شکر وەڵا باشین. ئەرە وەڵا باشین وەسایە خواوە. ماڵەکەمان خاز کردن و هاوکاریمان کردن و ئەلحەمدوللا و شکر باشین. ئەوە ماڵ ئەوە کەنتۆرە ئەوە تەلەڤیزیۆنە و ئەوە تەلاجەیە و ئەلحەمدوللا و شکر وەڵا باشین. ژیانمان خاسە و بی و ئێستا مشکلت کەمتر بووە گرفتت کەمتر بۆتەوە؟ ئەرە وەڵا ئەلحەمدوللا و شکر باش بین هین مشکلەمان کەمەوە بی و ئەلحەمدوللا خواوە زیای بوو. ئەم خانووە لە زستانە چۆنە ئەوێتە ماڵەوە؟ وەڵا تکاکات ئەو لالو نەداینە سەبانیە بەڵێ وەڵێ دەدنیا ئەو متبەقەکە وێرانە و ئەوە کە تر هەک هینە و تکاکات ئەیدی هینەکە داینە بانێ و باش بی کپەوە بێ ڕاخۆی. لالۆنتاندا؟ ئەرە وەڵا دوو لالۆن داینە سەبانیە. ئەم مەتبەخە خەریکە ئەڕوخێ؟ ئەرە وەڵا خەریکە ڕبێت بەخوا هەر تکاکات. ئەرە وەڵا چمە ناوی گوای ئاش بکەم تەباقەکەم گەنە جاران وە کار نەهات قڕبی و واران واری و ئەی تکە ئەکرد و لایلۆن داینەبانیە و ئەیا هینمانکردن و خوا لەلیتان ڕازی بوو و خوا بەتە پیتان و هاوکاریمان کردن ئەلحەمدوللا و شکر. ئێستا خەمی باران و لافا و تکەتان نەما؟ نەوەڵا نەما ئەوە نەخەفین ئەوە نەخەفین تێر خەفین ئەستراحەتمان کرد. وەڵا براکەی باوکم.
هەستەکەن کە ئەمە خۆشە خانوەکان خۆش بۆ هەستی پێەکەن ئەوی بەخۆشت ئەوە تەلڤیزیۆنەکە دەمدەن ئەوەین کە چتە ئەوەکە چتە ئەیەکە دڵیان پێ خۆش ئەرە وەڵا خەش ئێمە بین ئەی خانێ ڕەمان کردیا ئەرە وەڵا کۆمەڵە ڕەمان کردەی ئەلحەمدوللا و شکر ئەرە وەڵا کامیان زیاتر هەستی پێەکە ئەوە فرە حەزکەتەلی ئەرە وەڵا ئەوە ئەیە هەڵپەرکیەکان ناخۆین خۆیان ئەرە وەڵا باشن هەرچی پیشی هەیە سەمان پێخەفمان هەیە و کەلپەلمان هەیە و وەڵا دێ جەرگ و بەرگمان هەیە و ئەلحەمدوللا و شکر خۆوە زیایی بوو پێشتر شتەکانتان کۆن بوو گەشتی کۆنبی ئەرە وەڵا گەشتی کۆنبی و فڕەمان داوانە چینە ناو متبەقە ئاش کردم ئەی خۆڵە گەشی واری ئەخواردینەی بەکەوتە ناو چێشتەکە ئەرە وەڵا کەفتە ناوی گەشتی هەویێران بیێران خوا لە لیستان ڕاجو ببەنیا ڕەمان هاوکاریمان ڕەمان خاسی کردن ئەی ئێستا کە چێژ لێنەی ئیسا وەڵا باشین پاکین سەدیتر ئەرە وەڵا هەموو گشتی ئەرە وەڵا گەشتی باشە ئەلحەمدوللا و شکر وەڵا باشنسا خوا لە لیان ڕاجو بوت خوا بەتە پیان خوا گیربانیان پڕ بوت یارم ئەرە وەڵا هەر دایمە گیربانیان پڕ بوت وەڵا هەردوو ئای خێر بۆدانەکەم بەخوا کەوانتەرە ئینەکەی معرەزە ئێستا گشتی ڕەمان کردنە ئەلحەمدوللا و شکر وەڵا باشن ئەمە دڵمان خۆشە بەخوا وەڵا زوفرە دڵمان خۆشە ماڵەکەتان پاک و تەمیز بوو ئەرە وەڵا پاکە و بیە و ئەرە وەڵا پاک و گڵۆب و تەلاجە و گەشتی ها لە ناویە ئەلحەمدوللا و شکر خوا لە لیتان ڕازی بوو و خوا بەدەپیتان هەردوو عەڕادان کەم لەبان نوێژیش بەخوا هەگەنە دەستدەنە کارۆگەرە لە ڕیشاری کەنن و بکەنێ ڕەمان هیچ شک ناوێن هیچ قەرگی خێرکەتێتمان هیچ گەرە کردنە سەی وەک دەستدانەوەرە گەرە بکەنێ و ئەی دێسەی هیچ شک ناوێن هیچ خوا و پێغەمەلی تەڕازی بوت ئەو قورعانەکانە خوا ڕزقتان بێت خوا بێوەیتان کرد براکەم باوکەکەم چاوەکەم یاخوا خوا بێوەیتان کرد خوا ڕزقتان بێت بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله راسي دەست خۆشی لە بەرنامەی بەخشینەکەم بۆ ئەم کارە پیرۆز و گەورەی کە کردویانە لە ڕاستیە خزمەتکردنی فەقیر یەکێکە لە ئەو حەقە گەورانەی کە قورئان لە زۆر شوێنەکانە داکۆکی لێ دەکات زۆر تەکیدی لێ دەکاتەوە خوا لە قورئانە لباسي بياو باشا كان فرم إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرها فرمي وانيك وأبرار نوتشاكا كارن بكأسك أو خونه وكتامي كافوري تايا كبريتيا لكانية كفرمي عينا وتكانية خوي قالوا مهربان داينا بوب بندكاني خوي بند خوشويستكاني خوي كبدستي خويان آوي لي هلا وزن فرمي يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا يعني صفتي أنا وياك أو كسانك خواردن بيويستكان أدنا مسكين أيدنا هتي وأيدنا أسير كسيكوا بيد صلاة بيتو سنودار كرابي لويستكاني جاني فرمي للصفتي أنا فرمي إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكور
خاڵص لەبەر خۆی گەورە مهرەبانێکن هیچ مەبەستێکی دنیایی یان حزبی یان هیچ ویستێکی ژیانی دنیامانتیان نیە جگە لەوەی کەوا ئێمە ئەمانوێ خوا لە خۆمان ڕازیکە دوای خوا ئەفەرمێ لەبارەن ئەڵێن ئینا نەخاف من ربنا یوما عبوسا قمطریرا ئێمە لە ڕۆژێکی زۆر تند و تیژ ئەترسین کە بەرامبەر هەموو خەڵک ڕووی گرش کردووە خوا ئەفەرمێ فوقاهم الله شر ذلك اليوم خوای گەورە مهرەبان لە شەڕی ئەو ڕۆژە ئەیان پارێزێ ئەو ڕۆژەی کەوا خەڵک هەمووی بەدبەخت هەمووی کەساسە خوا لە شەڕی ئەو ڕۆژە ئەیان پارێزێ کە بەڕاستی ئەمە مژدەیەکی گەورەیە بۆ ئەو بەڕێزانەی کەوا لە ڕێگەی ئەم بەرنامەوە هاوکاری ئەو ماڵە فەقیرانە هەکەن ئەبینی ماڵی وایە بۆ نمونەیەکێک لەم ماڵە ئەم ماڵەیەکەوە خەڵکانێکیان هەیە کەوا خاوەن پێداویستی تایبەتن خانوویەکیان هەیە شوێنی ژیانکردن نییە بەم جۆرە بۆیان ئەڕازێننەوە بە پارە و بە یارمەتی و بە هاوکاری ئێوە بەڕاستی ئەمە کارێکە جێگەی دەستخۆشیە جێگەی دڵخۆشبوونمانە کە ئەم گەنجە بەڕێزانە کاتی خۆیان تەرخان کردەوە بۆ ئەوەی خزمەتی فەقیر و چاکەکاری بکەن لە ڕاستیە پێغەمبەر صلی لە حەدیثێکا فەرمێ ئەگەر ئەتانەوێت ڕزق و ڕۆزیتان فراوان بێت و چاکەی دنیا و قیامەتتان توش بێت لە ڕێی فەقیرەکانەوە بێن پێغەمبەر فەرمێ ابغوني في فقرائكم فإنما ترزقون بفقرائكم فەرمێت ئێوە لە ڕێگەی فەقیرەکانەوە هەوڵ بدەن تووشی خێر و چاکەی دنیا و قیامەتتان بێن چونکە ئێوە ڕزقەکانیشتان تەنانەت لە ڕێی فەقیرەکانەوە لەبەرەوە ئێوە قەت خۆتان بەکەم مەزانن کاتی خوای گەورە مێرەبان نیعمەتێکتان داتێ دڵێکتان پێدا کە پێی خۆشە ئاوە ماڵێک بەم جۆرە ببوژێتەوە ئاوەدان بێتەوە هیوادارم ئینشاءڵڵا هەموو مسلمانی هەر کەسێک لای خۆیەوە چەند توانای هەیە لای خوا هیچ گوم نابێ خوا فەرمێ وئین تجهر بالقول فإنه يعلم السر وأخفى خوای گەورە مێرەبان لە سڕ و لە سڕ خەفیتر لە ختورەی دڵ ئاگادار تۆ کاتێک کە پارەیە کە دەیت ئەنووسی لەمە خێرخوازێکە ناوت لێ نەنووسیوە ئەو پارە لای خوا گوم نابێ هەمووی هەڵگیراوە بۆ تو دڵنیا بە لە دنیا و قیامەتە خوا پاداشتەدات و لەبەرەوە من دەستخۆشی پێشە لەم برا بەڕێزانەکەم کە هۆکاری دروستبوونی ئەم کارە پیرۆزن پاشان لەو بەڕێزانەی کەوا بە هەر جۆرێک هاوکاری ئەو بەرنامەکەن و بە هەر جۆرێک هاوکاری ئەو برایانەکەن بتوان پاڵپشت بن بۆ ئەوەی یارمەتی ئەو خەڵکە نەدار و فەقیر و خاوەن پێداویستیانە بکەن خوای گەورە مێرەبان هەموو لایەکیان موفق بکە و سەرکەوتویان بکە ئینشاءالله ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. خێرۆمەندانی خۆشەویست بەڕێزان ببینیتان ئەم ئێمە لە بەرنامەی بەخشین لە کەلار ئەم ماڵەکە هاتینە سەری ماڵێکی زۆر کۆن و داڕوخاو بوو هەر ئەوە بوو یعنی نەڕوخا بوو بەسەریانە زۆر کۆن بوو کە هاتی لە نزیکەوە سیرمان کرد وەزیان زۆر ناخۆش بوو بۆیە ئێمەش فۆرمان بۆ پڕکردنەوە دوای ئەوە ڕەوانەی دەستگای بەخشینمان کرد لە سلێمانی دوای متابعین سوپاسیان نەکەین کە ئەوانیش هاتن دوای لێکۆڵینەوەی خۆیان بڕیاریاندا کە ئەوە ئەم خانووە چاکەینەوە بۆ ئەم ماڵە کە زۆربیان کەم ئەندامن کە دوای ئەوەی ئێمە بەرنامەمان بۆ کرد دەستمان کرد بە ئیشکردن هەر بە شۆفڵ و بە گڵابە ڕماندمان و بە گڵابە هەموو هەتا عەرزەکەی شیمەتێکدا هەمومان فڕێدای دووبار لەسەر لە نوێ بە سوپاسی خێرخوازان نەکەین کەوا هەر لە بلۆک و لە چیمەنتۆ سوپاسی خێرخوازێکەوە لە سلێمانی و ئەرکی کێشا چیمەنتۆکەی بۆمان دابین کرد بە ڕێزێکی تر شیشەکەی بۆمان دابین کرد هەروەها سوپاسی چەند وەستایەکیش ئەکەین کەوا خێرخوازانە ئیشیان لەم بینایە کرد سوپاس و پێزانیمان بۆ هەموو ئەو خێرخوازانە هەیە ئەگەر بە دوعایەک پێ بێ بە هەزار دینار بێتوانیان ئەم ماڵە لەم ناڕەحەتیە دەرکەین کەوا بینیتان لە پێشەکی بینیتان ئەم ماڵە چەندێک چاڵ بوو چەندێک کۆن بوو
بە قادرمە ئەچوینە خوارە بۆ ناوی بەڵام ئێستا سوپاس بۆخوا ئەوەیە ببینن کەەوە ئەم ماڵی لێ دەچوە لە ماوەی چەند مانگێکە توانیمان ژیانیان بگۆڕین وەکو ئەو چەنەها ماڵی تر کە لە پێشتر بەرنمەیان بۆ کراو لە نەڕەحتی نزجاتیان بوو ئەوە ئەم ماڵش کە زۆربەیان کەم ئەندامن وەزعیان ناڕەحەتە توانیمان ئەمانیش لەو ناڕەخۆشی و ناڕەحەتیە ڕزگار بکەین بتوانن بە ئاسوودەیی تایە بەحەسێنەوە داواکارین لە بەڕێستان هەردەم بەدەمی دەستگای بەخشینەوە بن بۆ ئەوەی نەتیجەکەیشی ئەبیرنەوە هەر لە دنیا کە ئەوە بەرهەمەکانتانە و ئیشەڵا لە قیامەتیشە بە زیاتر و زیاتر نەتیجە و بەرهەمی ئەبیرنەوە ئیشەڵا و تەعالە. کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە بڕیاری هاوکاری و کۆمەچی هەژاران و نەداران دەدەن بێگومان سات لە دوای سات و ڕۆژ لە دوای ڕۆژ پرۆژەی جوانتر و هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئەبێتە فریادڕەسی هەژاران و نەداران لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. یەکێکیش لە بەربوومەکانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لە چەند مانگی ڕابردوودا توانیتان بە هاوکاری و کۆمەچەکانتان ئەم ماڵا کە سەرتاپیان خاوەن پێداویستی تایبەتن دڵخۆشیان بکەن. بۆی پێتان ئەڵێن ببەخشن تاوەکو بەردەوام هەژاران و نەداران بەم چەشنە دڵخۆش بکەین. خۆتان بینیتان چەند مانگێک بەر لە ئیستا لێرەدا بەرنامەیەکمان تۆمار کرد و داوای هاوکاری و کۆمەچیمان لێوەی ئازیز و خۆشەویست کرد. هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بە تەواوی پێداویستی ناو ماڵ و ئەم خانووە دڵی ئەم خانەوادە خاوەن پێداویستی تایبەتانەی خۆش کرد و هاوکاری و کۆمەچەکانتان بۆ مای ڕزگاربوونیان لە مەینەتی و ناخۆشی و ناڕەحەتی چەندین ساڵە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 0 961 11 0 965 0 750 723 25 55. بسم الله الرحمن الرحيم. دیارە ئەمڕۆ لە کوشتارگەی ڕزگارین دوو جوانەگە لەلایەن بەڕێز کاک عەبدولستار مەجید و سوپاسیان کەناردوێتی لێرە سەرمان بڕیە بە هاوکاری کۆمەڵی برای خۆبەخش لێرە دوو جوانەکە نزگەی 400 ماڵ ئینشاءالله ئەگرێتەوە هەرێکی 2 کیلۆ گۆشتیان دێنێت 300 تا 400 بزەبێتەوە تاکید نیمەڵام ئینشاءالله سەرێ بڕوین دابشین سەر ئاوەرەکانی دووس خورماتەوە لە کەلار و لە هەندێکی لە سمود و بەشی زۆربەی بۆ قەزای کفریە بێن ئینشاءالله بە هاوکاری برایانی مەڵبەندی شەشی کۆمەڵ و بەرنامەی بەخشین هەمووان هەڵساین بە لە سبەینەوە خەریکین سوپاس بخوای گەورە هەردوومان سەر بڕێ و گۆشتەکان دابەشەکەن و یەکەنە عەلاگە و بە 3 سیارە دابەشەکەن سەر 3 ناوچەی ئاوەرەکانە لە دەڤەری ئیدارەی گەرمیان
و سوپاسی و خێرخوازانەی کەوا شتە نێرەنگات دەستێمەوە دابەشکن سەر ئاوەرەکانە خی گەورە پاداش هەموو چاکاری بداتەوە دەستی جەنابتان شکر و سوپاسانەکەین. نووسینگەی بەخشین خەزای دووس خورماتوو لەگەڵ ئاوارەبوونی خەڵکی دووس خورماتوو هەستیان بە چون بە ئاناهانای ئاوارەکانی دووس خورماتووەوە لەلایەن خێرخوازان چەند جارێک هاوکاریماندا بەشوی ئێستاش لەلایەن بەڕێز کاک عەبدولستار دوو جوانەگای ناردۆ بۆ ئاوارەکانی دووس لە خزمەتی ئاوارەکان هابین و داواش دەکەن لە خێرخوازان چاوکەن لە خێرخوازان. پێشەی بەخێراتنی جەنابتانەکەن بەڕاستی جێگای دەستخۆشیە لە ئەم برادرانەکە ئەمە دووەم جارەتێم جارەتێن یارمەتی ئەم ئاوارە و لێ قەومیانە دەدەن خوا جەزای خێرتان بدات. بەناوی خۆی گەورە مهرەبان ئێمە وەکو ئاوارەکانی دووس خورماتوو زۆر سوپاسی دەستگای بەخشینەکەین ئەمە بۆ دووەم جارە هاوکاری ئاوارەکانی دووس خورماتووی کردووە لە شارۆچکەی کفری و ئێمە وەکو ئاوارەکان دوو داواکاریمان لە حکوومەتی هەرێم بووە داواکاریکی ئەوە بووە کەوا ئیش لەسەرەوە کە بە زووی بگەڕێنەوە شوێنی خۆمان و دووەم داواکاریمان ئەو بووە کە ئەو نەوتەی چەند ساڵێک ئەدزرێ لە کوردستاندا پارێ ڕۆژێکی ئەو نەوتە بێنن دابەشیکەن بەسەرم خەڵکەیە لەبەرەوەی خەڵکی ڕەشوڕوتەوە خەڵکی لێقەوماوە و ئێمە داواکارین هاوکاری بەپەلە بگەینە ئەو ئاوارانی ناوداوێ لەبەرەوەی لە بن دار و لە بن بەردا ئاژێن ئێستا لە وەرزی زستاندان ئێمە. داواکان لە حکوومەت یاریێمی کوردستان بەرزۆتنیگە فریای ئەم خەڵکە بکەوە بارانە نەخەڵکاوە دەشتەوە لە پاڵدار و بنجوو ئەمانەیە وەکو خانەیەک نییە خەڵکێکەکەیە فەقیرە دەستی ناڕوە کرێخانی بدا داواکەم بگەرنەوە بۆ شوێنی خۆمان داوا لە حکوومەت یاریێمی کوردستانەکەین بەرزۆتنیگات ماگەڕێنێتەوە ئێمە لە کرێکیات مانگی 200,000 لەکوێ بێ لە خەڵکەکە خەڵک بێعیشە خەڵک بێکارە خەڵک داواکاریەوە هێ بگەردەوە بۆ شوێن خۆیان یا خێمێکیان بۆ دابینکەنەوەی مرۆ بارانە بەیانی سەرمای خەڵک چی بکە. زۆر سپاسیانەکەین سێجا هاوکاریمانیان کردووە ئەم دەستگا بەخشینە زۆر دەستخۆشییان لێ ئەەکەین هیچ حکوومەتێ هیچ کەسێ بۆ ئێمە هیچ شتێکی نەکردە لەم خێرخوازانە زیاتر بۆمانێنەوە هاین لە پای هەیکەلێکە خەریکە ئەڕمێتە بانمانە بای 5,000 و کابرا هینی دا پێمە عەلاقەی بۆ ماسەنا خێرخواز دامانتەمان خانەکە خەڵ دووس خورماتوین ماڵمان سوتیا ماڵمان ڕبیا ئەوەیسا بەمدنی لەم کەسانە دەستخۆشییان لێ ئەەکەین بۆ ئەو چاکەوە بۆ ئێمە کردیانە هیچ حکوومەتی هەر حکوومەتی هاوکاریمانەکە خۆمان لێنە پاڵی حکوومەتمان نییە بەڕاستی بێکەسین زۆر سوپاسی دەستگای بەخشینەکەین بۆی خێرخوازانەوە بۆ خەڵکاوردێتی ئەرێ وەڵا خەڵکشی ماری ڕمیاغا هیچی بۆ نەماغا پێویستیمان وە غازە و نەفتە وە گشت غەرازیەکەین مار هەرچی پێداویستی مار بێ هیچیمان نییە ئەرێ وەڵا ئەوە نانەگەشتی گەرەکە بەخوای سەر نەغازمانێ نەتەباغ نەفمانەیە هیچیمان نییە هیچی پێ بکەیت ئەرێ وەڵای لە کرێخانە شەمای 150,000 دینارە دەیت. بەخشین
خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 960 11 0 965 0 750 723 25 55. بسم الله الرحمن الرحیم. دیارە ئێمە وەکو دەستگای بەخشینی خێرخوازی لە شاری کەلارەوە ئەو برایانەی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی داوایان لێکردین کە لێرە مەدرسەیەک تەواو ئەکەن و ئیزافەی ئەکەن چەند پۆل و چەند سنفێکی لێ ئیزافە ئەکەن بۆ ئەو قوتابیانە کە لە دووس خورماتەوە ئاوارە بوون. داوای کۆمەکی و یارمەتیان لێ ئێمە کرد. ئێمەش بە خۆشحاڵیەوە توانیمان مەبلەغێک پارەی باش دابین بکەین بۆ تەواوکردنی ئەو پرۆژەیە و بۆ ئیزافەکردنی ئەو پۆل و سنفانە لەو مەدرسەیەدا. ئێمە خۆمان مەبلەغی پارەی باشمان تەخسیس کرد بوو و لە شاری کەلاریش کۆمەڵی خێرخواز لە چیمەنتۆ و لە بلۆک و لە ئەو سیارانی کە ماوادەکانیان بار کردووە ئەو ئەوانی کە دەرگا و پەنجەرەیان کردووە هەمووی هاوکارمان بوون. بۆیە بە هەموو لە یەکمانتوانیمان سوپاس بەخوای گەورە ئەو مەدرسەیە تەواو بکەین و بە تایبەتیش لەم فەسڵەیە کە فەسڵی زستان و سەرمایە ئەو قوتابیانە لە خوێندندا نەبڕێن و بە هەموو لە یەکمانتوانیمان بە کۆشی هەموو لە یەکمانتوانیمان کەوە مەدرسەکە تەواو بکەین و بە شێوەیەکی ڕێک و پێک تەسلیم بە پەروەردەی کەلار بکرێ و دووبارە داوای دوعای خێرمان هەیە بۆ دەوڵەمەندان و خێرخوازان و چاکەکارانی وڵاتەکەمان کە لە هەر لێقۆمان و لە هەر ناڕەحەتێکدا بە هەر شێوەیەک لە شێوەکان بە لە هەر بوارێک لە بوارەکانە کە پێویستیان پێی بێ دەستی یارمەتی و خێر و شەهامەت درێژ بکەن و بە تایبەتیش لە سلکی خوێندن کە ئەم ساڵ دیارە ئەو وەزعە ناهەموارەی بەسەر شارەکانی کوردستانە هاتووە و بە شوێن ئەو ناوچەندی جێگە ناکۆکانەدا هاتووە کە خەڵکێکی زۆری لێ ئاوارە بووە. سوپاس بخوای گەورە ئەمڕۆژ توانیمان یارمەتیەکی تر لە شێوەیەک لە شێوەکانی تر کە مەدرسە و سلکی خوێندنە تەواو بکەین و نێڵین ئەو پرۆژەیە و ئەو پرۆسەیە پەکی بکەوێ. سوپاس بۆ هەموو لایە. ڕوویداوی گەورە ڕوودا لە سنوورەکانی ئێمە و سنوورەکانی ئەو ناوچە دابڕاوەکانی عێراق وەکو دووز و کەرکووک و جەلەولا و قزرەوات و بڕێ دەور و پشتی ئەم چەند شارە وەکو دیەکانی تابعی ئەم شارانە. ئاوارەیەکی زۆر بۆمان هات بۆ کەلار. برادەرانی خێرخوازی کەلار گەرمیان، برادەرانی بەخشین بە زووترین کات هاتن بە هاوکاریمان لەبەرەوەی دابینی شوێنی دامەزراندنی قوتابیانی ئەو هەوڵاتیانە بکەن. لەسەرەوە هەموو شتێک هەموو مستەلزەماتێکی بیناکردنی 6 پۆلی ملحق بە دوو مجەمەعی کەرەڤانی لە قەزای کەلار بۆ ئەوەی 400 تا 500 قوتابی سەرەتایی و ناوەند و دواناوەند بەشدار بێ بۆ نەڕۆیشتنی خوێندنیان و استمرار بکەن بە دیراسەی خۆیان و خەسارێکی دیکە لە خەسارەکانی ئاوارەبوونی ئەو هاوڵاتیانە ڕوو نەدا.
ئەمڕۆژ لە دەستگای بەخشی نووسینگەی گەرمیان دانیشتوین بۆ کردنەوەی مەکتەبێک بۆ ئاوارەکانی دووسخورمات و ئاوارەکانی کەرکووک و جەلەولا ئەوانەی لە ئەم دەڤەرن و بە هەوڵ و هیمەتی خێرخوازان توانیمان چەند فترەیەکە خەریکین بۆ ئەوەی مەدرسەیەک دروستکەین و سپاس بۆخوا ئەوە ئەمڕۆ لە کردنەوەی داین و بەڕێزان خێرۆمەندانی خۆشەویست هەروەکو لە یەکەم ڕۆژی ئاوارەبوونی برایانی دووسخورماتومان ئێمە لە زینانە وعدمان پێدان کەوا ئەگەر تا ئێوە بتوانن هاوکاری ئێمە بن یەکەم کاروانمان و توان ئێمە کۆتا کاروانیشمان نابێ سپاس بۆخوا توانیمان لە دەستگای بەخشینەوە بە چەند پرۆژەیەک هەتا هاتینە ئەم پرۆژەیە ئەوە بوو لە دوای سەرەتایی ترین پرۆژەمان کە بۆ لە ناحی زینانەوە هەتاوەکو نەیجوول دەستمان پێکرد سپاس بەخوا ئەوە ئەم ڕۆژ لێرە ئەم مەکتەبە کەینەوە بۆ ئەم تەلە بە خۆشەویستانە مناڵی براکانمان لە دووسخورمات و ئەوانیش بێئومێت نەبن لە خوێندن بتوانن ئەم ساڵ خوێندنیان لە کیس نەچێ و خوێندنەکەیان بەسەر بەرن سوپاستانەکەین. بسم الله الرحمن الرحیم ئێمە زۆر سپاسی ئەو خۆبەخشانەکەین ئەوانەی کەوا دامێکیان مادی و معنەویان بۆمان کرد وەکو حاجی غەزبانە و مامۆستا بورهان ئەبوو عاسم دەستی خۆش بێتان قسووری نەکرد لەو لێژەیە ئێمە وەکو ئاوارەی دووز و کەرکووک هاتن بۆمان جێگامان نەبوو لە ناو مەکتەبەکانی خۆمانە مەکتەبی ئاوارەکانە شش سەفی بۆ ئەو تەلەبانانەمان دروست کرد بە وەختێک کەمتر لە باڕوەی تقریباً 15 ڕۆژە ئەو جوهودە کریا و زۆر سپاس ئەو دەستگای بەخشینەشەکەین کەوا دەستیان درێژ کرد بۆمان و حوڵێکیاندا لەگەڵمانە ئەو پرۆژەمانە تەواو کرد. سەردانی بەڕێوەبەری پەرۆدەی گەرمیانمان کرد بۆ ئەوەی بزانین بۆ ئەم قوتابیانە کە مستەقبەلیان نەفۆتی چیان بۆ بکەین ئێمە وەکو بڵین حقت بەرنامەی بەخشین لە کەناڵ ئاسمانی پەیام ئامادە بوون ئێمە مەدرسەیە دروست بکەین بە هەر شێواز و هەر کولفەیەک بێک بۆیە دوای پرسیارکردنێک زۆر ئەو برایەمان کاک حاجی غەزبان تەلەفۆنی بۆ کردین زانی وتی ئێوەشتی وا خێری بەدەستانەوەی ئێمە ئامادەین هاوکارتان بین ئێمە کولفەی مەدرسەکەمان لەسەر شان خۆمان و خێرخوازان کردووە سوپاسی بەرنامەی بەخشینەکەین کە هەموو ئەو شتانەی بۆ گڕین و دیارە خەڵکی خێرخواز هاوکارەمی لە بلۆک و لە چیمەنتۆ و لە دەرگا و لە ئەو سەقفەی مەدرسەکە کە گیراوە بە هاوکاری لەگەڵ بەرنامەی بەخشینە توانیمان ئەو شتە بکەین خۆشحاڵین کە توانیمان دەستمان هەبێت لە دروستکردنی ئەم مەدرسەیە کە ئەمڕۆ ئەکرێتەوە و سوپاسی هەموو خێرخوازێکین کە هاوکاری ئەمەی کردو و بە ناوی خوای گەورە میهرەبان ئەمڕۆ لە دوو بۆنەی کەلاردا واتە لە دوو شوێنی بۆنەدا کە کاری خێرخوازی تیا ئەنجامدرا بۆ قوتابخانەکانی ئاوارەکان و نازەحین لە شاری کەلاری خۆشەویست ئەوە بوو دەستگای بەخشینی کۆمەڵی ئیسلامی بەڕێز و سوپاسەوە کارێکی زۆر باشیان ئەنجامدا بۆ فراوانکردنی کەرەفانەکانی ئەم دوو شوێنەی قوتابخانەی ئاوارەکان کە ژمارەیەکی ئاوارەی زۆر لە خۆی دەگرێت بە هۆی ئەو ئەحداسانەی ڕووداوانەی کە لە ڕۆژی 16 دەی 2017 شاری خورماتۆ ڕوویدا کە بووە هۆی ئاوارەیەکی زۆر لە خوێندکاران و کەسوکارەکانی شاری خورماتۆ بۆیە جێگا نەدەبوو
ئەم شوێنە تەوەسع کرا فراوان کرا بە زیادکردنی 6 کەرەفانە بۆ ئەم قوتابخانانە لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە و ئەیدی عامیلەی ئەم شوێنە لەلایەن چەند کەسایەتیەکەوە کارەکانیان ئەنجامدا.